سڵاوتان لەبێت دۆستان هەموو بەخێراتن بەناوی ڕێکخراوی داهاتبوون ڕێکخراوی سروشتی کوردستانەوە بەخێراتن دەکرێت یانکەین و بەناوی دۆشەوە خۆشمان بە بەخێراتنی مامۆستا حەسەن ڕۆژ ناسراو بە پارێزەرەکەین کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە دیاریکاری شاری سەرتەشتی خۆشەویستەوە هاتووە لێرە کۆڕێک ئەنجامەدا بە ناونیشانی زاگرۆز و داگستان کە زاگرۆز و داگستان خۆی بە خۆی لە کۆڕینەوەیەکی زانستی و مەیدانی چەند ساڵەی مامۆستایە ئەنجامی داوە و لە ئەم لێکۆڵینەوەی یان توێژینەوەی لە چوارچێوەی پەرتووکێکە بەچاو گەیاندووە کە لە بەردەستمانەوە وەخوازم هەمووتان بتوانن دەستی بخەن بیژوێنەوە لێکۆڵینەوەیەکی گرنگە دیارە مامۆستا حەسەن ڕۆژ نزیکەی 6 ساڵ کاری مەیدانی و لێکۆڵینەوە کردووە خەڵاتی کتێبی ساڵی 2023 ئازەربایجانی ڕۆژاوای پێبەخشراوە دەیانوتاری زانستی لەسەر داگستان و ڕۆکە دارینەکان بە زمانی کوردی لە ڕۆژنامە و گۆڤارەکان بڵاو کردوێتەوە وەکو نووسەر و لێکۆڵینە توێژینەوەی ئەنجامداوە بۆ دارستانەکانی زاگرۆس خەشداری دەیان کۆڕ و کۆبوونەوەی زانستی تایبەت بە دارستانەکان کردووە و هاوکات مامۆستای وان لەبێژە و دیارەوانەی مێژوو ئەدەبی کوردی و ڕێنووسی کوردی و ئێستاش بەرپرسی ئەنجومەنی ئەدەبی سەردەشتە سەردەما لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان دووبارە بەناوی خۆمان و بەناوی ئەوشەوە بەخێراتنی مامۆستاکەین و دواتر دوای ئەوەی کە مامۆستا باسەکەی ئەنجامدا یان کۆڕەکەی ئەنجام کرد دەرگای پرسیارەکەینەوە هەر بە ڕێزێک پرسیاری هەیە ئێمە لێرە بەیانی ئەەکەین و پرسیارەکان هاوستی مامۆستاکەین مامۆستا گیان فەرموو ئەگەر ئامادەیت توانیت باسەکە بکەیتەوە. ئێمە ئەگەر بمانە هەوێ باس لە زاگرۆس و دارستان بکەین دەبێت تۆزێک بگەڕێینەوە بۆ ڕابردووی گۆی زەوی سەرەتا وەک لە توێژینەوەکە زانستیەکاندا هەیە و هەڵبەتا بیر و ڕای جیاوازی شەیە ئەو کۆژمێر و ئامارانەی کە من باسییان دەکەم ڕەنگە ئەولا و ئەولایان هەبێ بەڵام بۆ پشت پێبەستن دەبن 1 ملیارد ساڵ زیاترە گۆی زەوی هەیە دیارە وەک نووسراوە و لە توێژینەوەکاندا هەیە سەرەتا بەفر و سەهۆڵ بووە دواتر گڕکانەکانە هەڵچوون و لەگەڵە هەڵچوونی گڕکانەکان گازی دیۆکسیدی کەربۆن دروست بووە و بۆتە هۆکاری ئەوەی کە ئەو بەفر و سۆڵانە بتوێنەوە و بەستێنێک ساز ببێ بۆ ڕوەچی چێوی و ئاڵفی یان دارین و ئاڵفی و لەگەڵ زیندەوەرەکان ئەوە بەشێکی بابەتەکەیە. ئەنجا بابەتێکی دیکەش ئەگەر بمان هەوێ باسی پێشینە و کۆنینەی زاگرۆس بکەین. زاگرۆس بەو زنجیرە کێوانە دەگوترێت کە لە گۆلی وانی ڕۆژاواڕە دەست پێ دەکەن و بەرەو باشووری ڕۆژاوای وڵاتی ئێران دەکشێن و درێژایی ئەو زنجیرە کێوانە بەداوێنەکانیەوە زیاتر لە 1100 کیلۆمەترە و پانایشی لە 100 کیلۆمەتری ڕاتێدا تا 300 کیلۆمەتر. هەڵبەتا وەک عەرزم کردن بیر و ڕای جیاواز سەبارەت بەو ئامارانە هەیە. ئەنجا بە پێی توێژینەوەکان ئەو ڕووەکانە ئەو دارستانە بەر لەوەی ئێمەی مرۆڤی کورد بووبین هەبوون ئەو دارستانە هەبووە بەر لەوەی مرۆڤ هەبوو بێ زاگرۆس هەبووە دارستانەکانە هەبوون بەڵا دەشتی قاقڕ و تینومان نەبووە. ئەوە مرۆڤ کە هاتە سەرگۆی زەوی ئەو زەویەی تووشی خەسار کرد پێشکەوتنەکانی مرۆڤ بوونە هۆکاری فەوتانی دارستان و جیاجار و لەوەڕگە و سروشتەکان پێکاتەکان جا ئەو دارستانە لە سەرەتادا بەو شێوە نەبووە کە ئێستا هەیە دیارە بەپێی ئەو توێژینەوانەی کە کراون لە قەراق گۆلی زرێباری مەریوان کراون ئەو بەڕێز دکتۆر محەممەدی مەیمەندی نژاد لە ڕووی هەڵاڵە ناسیەوە کردوونی 14800 ساڵ بەر لە ئێستا وردە دوای ڕوانی هێندێک ڕوەچی وەکو گۆژی وەکو بادامەکان و هێندێک ڕوەچی شێوە ئەسپەناجی کە دە پێشدا هەبوون لەوێ دوای وان ئەوانە بوونە هۆکاری ئەوەی کە بەستێنێک ساز ببێ ئێمە جۆرەکانی داربەڕوشمان لە زاگرۆس بڕوێن. بەر لەو 14800 ساڵەی ئێمە ڕوەچی وەکو داربەڕوومان لە زاگرۆس هەر نەبوو. بەستێن چ سازی کرد ئەو ڕووەکە دڕکاویانە زۆربەی هەرە زۆری ڕووەکە دڕکاویەکان بوونە هۆکار تاوەکوونێ داربەڕوش لە زاگرۆس بڕوێ و 5500 ساڵ بەر لە ئێستا بە شێوەیەکی چڕ و پڕ
هەموو زاگرۆسی داگرت نەک وەک ئێستا چون پێشدا تەنانەت لە ڕزایاڕە یان لە ورمێڕە تا دەکشەی بەرەو باشووری زاگرۆز هەر هەمووی دارستان بووە و لە باشووریش ئەو دارستانانە هەموو چڕوپڕ بووە هەمووی پێکەوە گرێدراو بووە بەڵام بە هۆکاری تێکچوونی کەش و هەوا و ئەو هۆکارە سروشتی و ناسروشتیانەی کە مرۆڤ هۆکاری سەرچیە وای لێ هاتووە پچکڕ بوون و سروشتەکە وردە دەفەوتێ بۆ نمونەوە گۆلی ورمێ کە چەند ساڵ بەر لە ئێستا تۆ بە پاپۆر ئەو لاو ئەو بەرەوبەرت دەکرد بەڵام ئەو ڕۆبڕۆ بۆتە بە قاقڕستانێک بۆتە بە دەشتێکی تیکتیک و وشک کە ڕەنگە نزیک 11 پارێزگای ئێرانی خستۆتە ژێر مەترسی پێیان وایە ڕەنگە ڕۆژێکی بڵێن تەپوتۆزی ئەو خوێی پارێزگەکان بشێوێنیت ئەوە سروشت ئەو جوورە هاتووە لەژێر لاو ئەوە مرۆڤیشە ئێمەین کە هۆکارین هەڵبەتا کە دەڵێم ئێمەین دەسەڵاتدارانیش حکومەتەکانیش ئەوانەش بە یەکەوە شەڕ و شوڕەکانیش هۆکارەکان زۆرن بەڵام من باس لەوەی ناکەم بەڵام لە ئێستادا ئەگەر بنهێ باسی زاگرۆس بکەین کە دارستانەکانی 6 ساڵ بەر لە ئێستا 10 ملیۆنی هیکتار بوو بەڵام بە ماوەی ئەو 6 ساڵی تاوەکو ئێستا بۆتەوە 5 ملیۆنی هیکتار دیارە بەشێکی بەجگەل لەو 5 ملیۆنی هیکتارەی بەشی ڕۆژهەڵات 630,000 هیکتاریشی ئەلێرە لە باشوور هەیە بەپێی ئامارەکان بەپێی کۆژمێریەکان 630,000 هیکتاریە کە پشتی ئێرە زۆر کەمە بۆ چون بەپێی ڕێکخراوی یونسکۆ بەپێی ئەو بڵاوکراوانەی ڕێکخراوی یونسکۆ دەڵێ هەر وڵاتێکی کەمتر لە 25% خاچی وڵاتەکەی دارستان بێ لە دۆخێکی قەیراناوی ژینگەیدا هەڵکەوتووە معنای ئەوەیە ئێمە لە دۆخێکی قەیراناوی ژینگەداین و دەبێ کارێکی زۆر تایبەتی بۆ بکرێت و شتەکە لەوەنتر نەبێ شتەکە ئەتا ئەوڕۆ لە دەست چووە بەڵام ئێمە دەبێ کارێک بکەین ئەو شتە زیاد نەکە ئەگەر نەشتوانین قەرەبووی بکەینەوە پڕی بکەینەوە ئەو شوێنانەی کەچەڵە بوون باسی چاچیان بکەینەوە دەتوانین بەرگری لێ بکەین ئەویش بە زانستی بە ڕۆژکرا و بەو شتانەی کە ئەوڕۆ لە دنیای زانستدا هەیە ئەگەر باسی پێکاتەکانی زاگرۆس بکەین دیارە لە ڕووی پێکاتە ئێمە 3 جۆر دارستانمان هەیە بە شێوەی گشتی دارستان لە ڕووی ڕسکان ئێمە دارستانی سروشتی دەست لێ نەدراومان هەیە کە لە زۆر وڵاتان هەیە وەکو ئامازۆن لە بەشێکی نەمرۆڤ نەمەڕ و ماڵات هیچ ئاژەڵێکی ماڵی نەیتوانیوە بشتنێ ئەوە پێکاتەکە وەک خۆی پارێزراوە ئەوە دارستانی سروشتی دەست لێ نەدراوە جۆرێک دارستان هەیە دارستانی سروشتی دەست لێ دراو وەکو ئەو زاگرۆسی ئێمە دارستانێکی سروشتیە بۆ خۆی ڕسکاوە بەڵام چیە دەستێوەردانی مرۆڤ و ئاژەڵ بۆتە هۆکاری ئەوێ قسێکە ئەو شوێنە لە شێوەی سروشتی خۆی بێتە دەرێ دەست لێ دراوە ئێمە ناچارین پلان و بەرنامەی تایبەتەن هەبێ بۆەوەی کە دەست لەو خەسارەی لەو زیانەی کە پێیدەگا بتوانین بربەستێکی بۆ سازکەین و جۆری سێهەمی دارستانیش دارستانی دەستکردە کە بەداخەوە لە وڵاتی ئێمەدا گرنگی پێنادرێ لە وڵاتانی ئەوروپی لە زۆر وڵاتان دارستانی دەستکرد هەیە بەشی پیشەسازیان لەو شوێنەی دابین دەکەن نەوەکو ڕاماڵ بۆ دارستان برن ئەنجا لە ڕووی پێکاتەش دارستانەکانی زاگرۆس پێکاتەی سەرەکی جۆرەکانی داربەڕوون خەڵکی ئێمە بەداخەوە توانینیانە کەڵکی لێوەرگن ببێتە سەرچاوی قوت و داهات ببێتە حەشارگە و پەناگە ببێتە بەحیساب سەرچاوی بەحیساب دا و دەرمان و عیلاج بۆ خۆیان و زۆر شتی دیکە بەڵام نەیانتوانیوە خزمەتی بەرامبەری پێ بکەن ئەو دارستانەی کە هەر بە درێژایی مێژووی ئێمە خزمەتی پێکردوین بەڵام بەداخەوە ئێمە بە هەر هۆکارێکی بێ نەمانتوانیوە زانستیانە و بە ڕۆژکراو خزمەتی بەرامبەری پێ بکەین تاوەکو ئەو خزمەتکارەمان نەفەوتێ ئەوەش بەشێکی بابەتەکەی کە دیارە دارستانیش لە زاگرۆس 3 جۆرە دیارە بە 3 قاتیان 3 نهم ئەژمار دەکرێت قاتی یەکەمی جۆری درەختەکانن داربەڕوەکانن گۆژیەکانن ئەوانەی کە بەرزن قاتی دووەمی دارچکەکانن ئەو دارچکانەی کە بەحیساب دارچک پێناسەیەکی دیکەیە بۆ جۆری ڕووەکی چێوی و دارین و ئەوی دیکەش پنجەدارەکانن لە 3 قاتدا هەڵکەوتووە و لەگەڵ ڕووەکە ئاڵفیەکان ئەبەو جۆرە هەڵکەوتووە بەڵام 70% پێکاتەی جۆری داربەڕوەکانن کە بەداخەوە خەڵکی ئێمە لە ڕووی ڕواڵەت ئەو شتێک کە بە چاو دەیبینی تەنیا و تەنیا پێی وایە هێڵوینە شەچینە مازوینە
بەڵام جۆری دیکەشن جۆرەکانیش ئەوەش بە عەرزکەم کە زانایان پسپۆڕانی بواری دارستان کە بە درێژایی مێژوو لە زاگرۆس توێژینەوەیان کردووە هەر بۆ نمونە لێرەکانە لە پشدەرە و لە قەڵازدەی کەسێکی وەک کارە لە هانسڕی شنگێری ئوتریشی هاتووە بەخۆی و بە خێزانی و ئەنجاجی بە شڕەیەکی پێبوو لەو دارستانانەدا سوڕاوەتە و لە بەشی ڕۆژهەڵات کەسانێکی وەک دکتۆر حەبیبوڵڵای سابتی کەریمی جەوانشیر ئەنجا میشایل زوهەری ئیسرائیلی ئەنجا دەیان و سەدام پسپۆر و چازان دکتۆر محەممەدی قارەمان مەیمەندی نژات کە نێوبێنم تەواو نابن حتا بە سواریە گوێ درێژ لە کاتی خۆیدا هەستاون لەو شوێنانە ئەویان کردووە بەڵام بەداخەوە ئەوڕۆ ئەو شتا ئەو گرنگجەی پێنادرێت و بەرەبەرە لە حاڵی فەوتان و فەنابووندا لەبەر ئەوەی دەبێت کارێکی زۆر تایبەتی بۆ بکرێ. ئەنجا بابەتێکی دیکەش مەسەلەی بەر و بەرەهەمەکانی دارستانە وەک عەرزم کردن بەشێک لە سەرچاوەی قوتی داهەتی ئەو خەڵکی زاگرۆس کە کوردن ئەو دارستانە بووە لە ڕابردوودا پاڵگە و پاڵپشتێک بۆ بژیوی ئەنجا بۆ بەشی سوتەمەنی شەرکەڵکیان لێ وەرگرتووە ژیان ئەو دەمی بەو شێوەیە بووە سازان بۆ لەگەڵ ئەو سروشتەی بەڵام دیارە بەروبەرهەمەکانیشیان چنیون بەروبەرهەمیش دیارە دوو جۆر ئێمە بەرهەمی سەرەکیمان هەیە بەرهەمی ناسەرەکیمان هەیە بەرهەمە سەرەکیەکانی میوەکانیەتی گەڵایەکەیەتی ئەنجا دارەکەیەتی بەڵام بەرهەمی ناسەرەکیشمان هەیە گەزۆمان هەیە مازوومان هەیە قشکەیە سێچکەیە خڕکەیە پانکەیە بەدەیان بەروبەرهەمی جۆرا و جۆر لە نێو دارستان کە بوونە سەرچاوەی قوت و داهات بەشی عیلاج و دەرمانی کەڵکی لێ وەرگیراوە بەڵام بەداخەوە ئێستاش نەیانەزانیوە ئەو شتا بۆ چ دەبێت بۆ چون توێژینەوەی زانستی نەکراوە کامە مازوو چنە کە دەچێت مازوو بسنێت پێی وایە کە ئەو مازووە ناو مازووەکەی پێکاتەیەکی تێداواتە ماچێکی سەرەکی بە نێوی تاننی تێدا کە ئێمە جەوهەری مازووی پێدەڵێن چێ بە حیساب مازوو چنە دەزانی ئەو شتا بۆ پیشەسازی کەڵکی لێوەردەگیرە هەر چنەراوە و پارەکەیان وەرگرتووە و خواردویانە و بە جۆرێکی بڕاوەتەوە. بۆیە ئێمە لە چنینی بەروبەرهەمەکانیش لە شێوەی نەریتەکانیش لە تەقەی مازوو لەوانە بە هیچ شێوێکی زانستیانە ئێمە هەڵسوکەوتمان لەگەڵ ئەو دارستانانە نەکردووە. ئەنجا زۆر نەریتی ئێمە زیانگەیەنمانە هەن بەو دارستانانە نەریت هەر لە کۆنەوە هەبووە ئێمە لەگەڵ ئەو نەریتانە ژیاوین بۆ نمونە ئێمە تەقەی مازوومان هەبووە لە هێندێک شوێنێ هێماڵازیای پێ دەڵێن یان بەڕوودۆزمان هەبووە یان بڵێن گەزۆکردنمان هەبووە شۆکە هەبووە لە ناوچەی ئیلام و کرماشان و ئەوەی و ئەنجا تەنانەت پیشەکان ئەو پیشە نەریتیانە کۆنانەی وەکو ئاژەڵداری و ئەوانەش هەر هەمووی چونگاتی کۆن بوون و بە ڕۆژ نەکراون ئەوانە زیانیان بە ئێمە گەیاندووە. بۆ نمونە گەزۆیەک دەکرێت ڕەچاوی ئەوەی ناکرێت کە ئەو گەزۆیە تۆ گەڵایەکە دەبڕی گەڵایەکە دەمی ئەو درەختەیە تۆ کە بەزار دیارە خواردنێ دەخۆی و قوتی دەدەی ئەو گەڵایەش بەشێک لە خواردنەکەی لەوێدا ساز دەکا بە حیساب تیشتی خۆری پێوەردەگرێ بۆ ماوەیەکی کاتیش ئەو خواردنە دەوێدا ڕادەگری و دەبینی پاییزێکە و گەڵایەدەوەری ئەو خواردنە درەختەکە ڕای دەشێشی بۆ نێوجەستەی خۆی پێی دەژیت بۆیە دواتر ڕەنجی بەرەومۆری دەڕوا و دەوەریەتە خوارێ بەڵام بەر لەوەی ئەو درەختە ئەو خواردنەی ڕاکێشیت ئێمە لە مانجی خەرماناندا دەبینی گەڵامان کردووە کە زیانگەیەنە ئەنجا بڵێن گەزۆمان کردووە کە زیانگەیەنە بۆ چون دەمی دارەکەمان بەستووە بەڕوودۆزمان کردووە بۆ ئاژەڵ بۆتە بەتفاق بۆ ئاژەڵ بەڵام ڕەچاوی ئەوەی نەکراوە ئێمە بەشێک لە بەڕوەکان بێڵینەوە تەنیا چاومان لەوەی بووە ئەو زستانە عەودمانجی و هەشتمانجیانەی ساڵانی ڕابردوو کە زستان دوور و درێژ بوون وەک ئێستا نەبووە کەش و هەوا بگۆڕێ زستانەکەی بگەینە بەهارێ ئاژەڵەکانمان لە قاڕەبڕی قوتار بکەین بەسەر بگەینە ساڵی داهاتوو بۆیە ڕەچاو نەکراوە باسی ئەو نەریتە زیانگەیەنانە دەو کتێبەیدا دیارە کراوە و دوا ئەوەش هێندێک ئێمە لەو دارستانانەدا ئێمە باس لە پێکاتە دەکەین پێکاتە لە نێو لێڕەوار بەشی زیندوی هەیە بەشی مردووی هەیە دیارە بەشە زیندوەکەی ڕووەکەچێوی و ئاڵفیەکانن ئاژەڵ و زیندەوەرەکانن بەڵام بەشی مردووشی هەیە وەکو بەردێک
وەکو ئەو خاکە وەکو هەوا ئەوانە بە یەکەوە یەکتری دروست دەکەن پێکاتەیە کە تۆ کۆمەڵگەیەک چاوی لێ دەکەی هەموو جۆرە مرۆڤێکی تێدا ئەو دارستانەش هەموو جۆرێکی تێدا دەبینی لەوێدا هێندێک ئاژەڵ و زیندەوەر و باڵندە و پەلەوەر و خزۆک و خشۆک و ئەوانە هەن کە ئەوانە بە جۆرێک خزمەت بە دارستان دەکەن هەم دارستان خزمەت بەوی دەکا ئەویش خزمەتی بەرامبەری پێ دەکا بۆ نمونە تۆ تەماشا دەکەی ئاژەڵ بڵێن باڵندەیەکی وەکو قژاوکە یان دەبینی زیندەوەرێکی وەکو سمۆرە یان بەراز ئەوانە خزمەتکارن هێندێکیان باخەوانن هێندێکیان خزمەتکاری بەو دارستانن چۆن ئەوانە بە شێوەی سروشتی و خۆماچی دێن خزمەت بە دارستان دەکەن بۆ نمونە سمۆرەیەک دەزانیت کامە بەڕوە پڕکاکڵە ساغا خەرانە بووە دێنیت ئەوەی بربژێر دەکا هەڵی دەبژێریت و دەچیت لە بندارەکان بە شێوەی خۆماچی و غەریزی دەیشاریتەوە بۆ چۆن دەزانی ئەگەر لە بندارەکەی وەی شاریت تا 3 ساڵان ئەو بەڕوە کە گەورە دەبێ پێویستی بە سێبەری ئەو درەختەیە واتە تیشتی زیانگەیەنی خۆر لە 3 ساڵی سەرەتایی ئەو نەمامەی زیانی پێدەگەێنی بەڵام سمۆرەکە دەزانێت لە شوێنێکی دەشاریتەوە قژاوکەش هەر بەو شێوەیە چون هەم لە سەردارەکەی دەخوا هەم لە ئەرزێش توانای خواردنی هەیە زۆر جار من دەبینی بۆ خۆشم وەرزێڕم باخەوانم لە نێو باخەکەی خۆم سمۆرەشی لێنە بەڵام تەماشا دەکەم ئەوە لە بن حینی بڵێن دارێکی سێوی من ئەوە یەک دانە بەڕووی لێشین بووە ئەوە گە قژاوکە نەیهێنی چه هێناوێتی قژاوکەیە دەیهێنی بەڵام ئێمە هەڵسوکەوتمان بەرامبەر بە قژاوکە و سمۆرە و بەراز یعنی زۆر خراپە ئێمە پێمان وایە ئەوانە زیان بە ئێمە دەگەێنن بەڵام دڵنیابن ئێمەین ئەو ژینگەمان لەوان تێکداوە قژاوکە ناوەکەی دیکەی بەڕووخۆرکەیە معنای وێ لە دارستان دەژی شوێنی ژیانی دارستانە بەڵام وەختێکی تۆ تەنگت پێ هەڵچنیوە وەختێکی تۆ دارستانت بۆ نەهێشتۆتەوە ناچارە سەردەکاتە ژینگەکەی تۆ ناچارە پێویستی بە گوێزەکەی تۆ دەبێ بە بادامەکەی دەبێ بە میوەکەی دەبێ بۆیە ئێمەین هۆکارین باتیفە قۆچێک لەوێدا نەنێین ساچمەزەن و تاپڕێک لەولاو تفەنگ لەولاو تەختەپەی لێ بێنین بۆ خاتری دوو گوێزان من بابیر لە ژینگەکەی وان بکەمەوە بۆ ئەوێم لێ تێکداوە بەرازێک بەڵێ بەراز ئەوڕۆ لە سروشتی ئێمەدا زۆرە و زیانیش دەگەێنی کەس ناڵە وەڵا بەراز ئەوە بێتە نێو باغەکەی ئەو هەموو بەرووبوو شتە خۆوەڵاتەی لێ بەخوای پڕی دەدات شتێک دەخوا بەڵام بۆ دێ لەبەر ئەوەی دێ ئێمە زیانمان کاتی خۆی لە دارستان پێگەیاندووە لە نێو دارستانەکە هەستاوین بەوری لێبووە شێری لێبووە پڵینجی لێبووە گورجی لێبووە زۆر ئاژەڵی دڕندەی لێبوون ئەوانمان کوشتوون دەقەفەسمان کردوون فەوتاندوو من ئەوەش بۆتە هۆکاری ئەوەی ڕێژەی بەراز زۆر ببێ ژینگەکەی خۆی بەتەنێ چارەسەری نەکە ڕوو بکاتە ژینگەی ئێمە زیانمان پێبگەینی هەرچەندە هۆکاری وەکو ئاینیش لێرەدا بەستەیە مەسەلەن تۆ هۆکاری ئاینی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا دەبینی گۆشتی بەراز حرامە ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی زیادبوونیشی ئەوە بێ بەڵام بە بیر لە ئەسڵی کارەکەی بکەینەوە لە بنەڕەت بزانین لەکوێ ئەو شتە ئەوە کراوە ئەوەش بابەتێک لەو زیندەوەر و ئاژەڵانەیە کابراایکی وەرزێر ئەو دەشتانە تۆکە لە سنوور ڕادیەی ئەو دەشتانە هەر هەمووی تەماشا دەکەی ئەوە دەغڵودانە ئەی خەڵکی ئێجا دەغڵودانە تەماشا دەکەی ساڵە کابرای وەرزێر ئەو هەموو پارە و تێچوەی دەدا بۆ سەم و ژار و شتیوە بەڵا چاو لە بناری چێوەکەی ناکا بیر لە بناری چێوەکەی ناکاتەوە نازانی کە سروشتی سن بن جوێنیەکەیە تۆ کە بچێ کوێستانێ لقی جوێنیەک هەڵدەیەوە بن لقەکەی پڕە لە سن ئەوە ماڵی ژیانی سنە دەی ساڵێ لەو ژینگەیەی خۆی 2 جووت تا 6 جووت گەرادادنێ بەڵام تۆ ژینگەیەکەی لێ دەشێوێنی جوێنیەکەی دەفەوتێنی کە فەوتاندت ئەوش ناچارە ژینگەی دەگۆڕی دێتە نێو موچە و مەزرایەکەی تۆ کە هاتەوێ ژیانی لێگۆڕاوە دەی ئەمیش ئەگەر بێت و سفرەیەکی چۆل و بەتاڵم بۆ بەجێ بێڵن بمبەنە سفرەیەکی پڕ لە خوان و پڕ لە خواردنی جۆراجۆر لەوێ چاتر تێدەم و ڕەنگە زۆریش گەشە بکەم و زۆریش قەڵەو بم و زۆر ئەویش کە دێتە نێو دەغڵودانی ئەو شیری ئەو گوڵەگەنم و گوڵە جۆشتەی دەمژێت ژینگەکەی بۆ دەگۆڕێ زاوزێشی دەگۆڕێ ساڵێ 20 جووت تا 160 جووت گەرادادنێ 120 جووت گەرادادنێ معنای ئەوەیە تۆ 20 بەرابەر خزمەتت بە سنەکەی کرد بە جوێنیەکەت بڕیوە بەڵام لێرەش زیانت لە وەرزێڕ و باخەوانەکەی داوە بۆ هەستاوی یەک سەمت پێکڕیوە ژارت پێکڕیوە ئەو سەم و ژارە یەک دێت چ دەکات گیرفانی وەرزێڕی بەتاڵ دەکات دوو تۆ ناچاری ئەو سەم و ژارەی پێ دەکەی بەجگە لە
سنەکەی کە دەیکوژی خاڵخاڵۆکەش دەکوژی کە خاڵخاڵۆکە عیلاجی سروشتی سنیە دژی سنیە سن بە خاڵخاڵۆکەی دەفەوتێ معنای وێ تۆ پێکاتە سروشتەکەت شێواندووە سەمەکەت یعنی دەغڵودانەکەشت بێچێش کردووە ئەو نەخۆشی شتەی کە پەیدا دەبێت لەو دەغڵودانەی لەو خواردنەی ئەوڕۆ هەموو مرۆڤ ئاوا ڕوخساری گۆڕاوە و نەخۆشی جەڵتە و فڵان و فیسار و شێرپەنجە هۆ لە چ ڕێیە ئەلەو شتانە ڕێیە کە بڵین بە تایبەتی لە وڵاتی ئێمە کە بیر لە ئەو شوێنەی لی بەرهەمدێ ناکرێتەوە هەر ئەوە بازاڕە بفرۆشە و کاری بەوەی نەداخوا کوڕی کابرای چی لێ دێ و بەرژەوەندی تاکە کەسی تەنجی بە بەرژەوەندی گشتی هەڵچنیوە لە وڵاتی ئێمە بۆیە دەبێ ئاوردانەوەیەکی زۆر تایبەتیش بەو بابەتە بکرێ بابەتێکی دیکەش ئافەت و مێمڵ و نەخۆشیەکانی دارستانن دیارە دارستان وەک عەرزم کردن کۆمەڵگەی هەموو وڵاتان چۆنە ئەویش وایە دیارە نەخۆشیش دەبێ و شتیش ئافەتیشی دەکەوێتێ و عیلاجیشی دەوێ و بەڵام دارستانەکان ئەگە سروشتی بانەیە وەک عەرزم کردن ئەو کارە ساتیان بەسەر نەهات بەیە بۆ خۆی قەرەبووی هەموو شتەکانی دەکردەوە بۆ نمونە ئەگەر لایەکی دەفەوتا ئەو لایە دەکەوت ئێستا دارستانی سروشتی دەست لێ نەدرا و نهمە لایەکی دادەڕزێ دەکەوێت دوایە هەر ئەو لایە بۆ خۆی دەبێتە بەبەستێنێک و نهمێکی دی لێ هەڵدەداتەوە بەڵام ئێمە ئەو شتە ناکرێ لێرەدا چون هەم کەش و هەوا گۆڕاوە کە ئەویش هۆکارەکەی ئێمەین بە شێوەی ناڕاستە و خۆ هەم ئەوەی کە بەجگە لەوێ قسەش ئەوە گۆڕاوە نەخۆشیەک پەیدا بوون لە بە هۆکاری شتی دیکە بۆ نمونە ڕێژەی بارانبارین لە زاگرۆس لە ساڵانی ڕابردوو داواتە من باشی شاری سەردەشت دەکەم شاری سەردەشت لە ساڵی 1340 هەتاوی تا 1350 لە ماوەی ئەو 10 ساڵانەدا ڕێژەی بارانبارین 900 میلیمیتر بووە لە حاڵێکیدا ئێستا ناگاتە 500 و جاریوان ناگاتە 400 معنایەوە نیواو نیو کەمی کردووە و لە زاگرۆس بە تایبەتی لە باشووری زاگرۆس ئەو ڕێژەیە زۆر زیاتر دابەزیوە لە گەرمێنەکان ئەجا لێرەکانەدا ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە درەختەکان ئەو ڕیشانە لە دەرە درەختەکان زۆر گەورە بوون دیوی دەرەوەیان بەڵام دیوی ژوورێ دیوی ناوخاچیان ئەویش گەورە بووە بەڵام چونگاتی لە خوارێ ئاو کەم بووە بە حیساب ناتوانانی تەواو ئەو ڕەگ و ڕیشانە بەشێ هەموو جەستەی دەرەوە بۆ لە ڕیشەکان ڕ ماچی نێو خاک و ئەو پێداویستیانە بەڕێکا خواردنی بۆ بەڕێکا لەبەر ئەوەی سەرەتوولەکان لە کاتی شینبوون چرس دەبن و ئاوا دادەچۆڕێن و دوایی وشک دەبن کە وشک بوون ڕەشاوێک لە قەدی دارەکەی دێتە دەرێ کە دیارە ناوینەوە 25 ساڵ لێرەوە پێش ئەو نەخۆشیە لە باشووری زاگرۆس هاتە ئاراوە ئەو نەخۆشیە بوو بە هۆکاری ئەوەی کە 1.5 ملیۆن هیکتار لەو دارستانانە هەر بەو یەک نەخۆشیەی بفەوتێ جاکەوایە لێرەکانەدا ڕێکاریش هەیە بۆەوەی کە تۆ بەرگری لەو شتەی بکەی شتی دیکەش هەیە و ئافەت و مێمەڵی دیکە وەکو دمکانە بۆ نمونە دیارە ڕوەچێکی لۆرانتوس ئوروپیوسی پێدەڵێن کە ناوی زانستیەکەی ئێمە دمکانە دەموکە و زۆر شتی دیکەشی پێدەڵێن کە خۆشحاڵم مامۆستا ئیرەجی مرادیش لێرەکانێ مامۆستا بەخێرەی مامۆستا ئیرەج نووسەری کتێبی ڕوەکناسی کوردستانە کە تەواوی ڕوەکەکانی کوردستانی نووسی و ناوی زانستی ناوی عەرەبی ناوی فارسی ناوی کوردی زۆر گرینگە خۆشحاڵم کە تەشریفت هێناوە بەخێرێ سەرچاوم دەتوانن کەڵکی لێ وەرگن ڕوەکەکان بناسن ئی بەڕێزیان دیارە لۆرانتوس ئوروپیوس یەکێک لەو ڕوەکانەیە کە ئافەتێکی نیوە مێمەڵیە ڕوەکە بە شێوەی دەگوازرێتەوە لە ڕێگەی جیقنەی باڵندە و هێندێک شتی دیکەش زیندەوەر دەگوازرێتەوە لەو جەرتەی دیارە بەرێکی هەیە وەکو بەڵاڵوک وایە دەیخوا بەڵام ماچێکی پێوە ئەو بەرە پێی دەڵێن ویسینی هەم لە مەعیدەی ئاژەڵەکەی یان باڵندەکەیدا هەزم نابێ هەم ئەوەش کە دەبێتە هۆکاری ئەوەی کە دەگەڵ جیقنەی کردی وەک چەسپی وایە بە درەختێکی دیکەوە دەنووسێت و لە تیکەکەیدا تیک و خەڵشتی درەختەکەی لەوێدا لە شیرەی درەختەکەی هەڵدەمژێت و بەرەبەرە گەشە دەکات و لە کۆتاییشدا درەختەکەی ویشک دەکاوەش یەکێک لە ئافەتەکانی زاگرۆس ئەو دوو نمونەم تەنیا بە نمونە هێنانەوە ئەجینا کولەی باڵکورتمان هەن جۆرەکانی هەڕیەمان هەن و دەیان نەخۆشی دیکە کە هەر هەمووی چارەسەری سروشتیشی هەیە و چارەسەری دیکەشی هەیە بەڵام هەوڵ بدەین ئێمە سروشت بە سروشت چارەسەر بکەین
سروشت بە سروشت چارەسەر بکەین بۆەوەی کە دەرەنجامی خراپی لێ نەکەویتەوە کاردانەوەی ئەو سروشتە چونگاتی سروشت زۆر ئێستا زۆر جار هەیە با ئەوەمان لەبیر نەچێ هیچ گەلێک بەشەڕ و شوور نافەوتێ هەر هەڵدەداتەوە تۆ بڕۆ هەزاران شەڕ کراون لەسەر گۆی زەوی چێ فەوتاوە کەس نافەوتێ هەردوو کەس بمێنن تەواوە دیسان هەڵدەداتەوە وەک فریزووی بەڵام سروشت لێت توو ڕەبێ چەنەبەری نایە مرۆڤی دەفەوتێنی سروشت شتێکە کە بەڕاستی مرۆڤ پێی ناوێرێت با ئێمە هەوڵ بدەین بەجێی ئەوەی کە بەرەنگاری خۆمانی کەینەوە با خزمەتی بەرامبەری پێ بکەین تاوەکو خزمەتەکانی بەردەوام بن لەگەڵ ئێمە و بتوانین لەگەڵی وانێک بین یەک تێبینیشم هەیە لێرەکانەدا دیارە من لە دەستەی کوردستانی بەیانی وەک عەرزم کردن سپاسیان دەکەم مامۆستایان پێشوازیەکی زۆر گەرم و گوڕیان کرد بوو مامۆستایانی زانکۆی دیارە هەمویان لەوێ بوون زۆر پێ خۆشحاڵ بووم بابەتێکم لەوێ درکاند پێم خۆشە لێرەشی بدرکێنم مامۆستایان ئەو کەسانەی پسپۆڕی بواری دارستان و ڕوەکناسین پێم خۆشە ئاوڕێکی تایبەت وە زمانی زگماچی بدەنەوە بۆ لەبەر ئەوەی کە خەڵکی ئێمە بە زمانی خۆی فێرە کابرا نازانی کوێرکوس ئینفێکتۆریا چییە بەڵام دەزانی دارمازوو چییە کەوایە تۆ بە زمانەکەی خۆت لەگەڵی بدوێ تۆ هەوڵ بدە فێری زمانەکەی خۆت بە چون ئەو زمانە هەموو هەست و خست و هەموو ئەو عاتفە و خۆشەویستی و ئەو فەرهەنگ و داب و نەریت و کەلتور و جلوبەرگ و هەر هەموو شتێک دەگەڵ شیری دایکە هەڕژاوەتە ناختەوە ئەو سروشتە تێکەڵاوە دەگەڵ ئەو شتانە دەگەڵ زمان تێکەڵاوە تۆ خەڵکێکی کابراایکی وەرزێر چوزانی کوێرکوس برانتی چییە تۆ فێری کە بڵێ کاکە کوێرکوس برانتی هەر پێویست ناکانێەوە کەشی بێنی با ئێمە زانستەکەمان بکەینە زانستێکی ناوچەیی زانستێک کە هەیە پێتان وە نەبێ ئەو زانستەی ئەوروپا ڕەنگە زۆری لە ئێمە وەرگیرا بێ بەڵام بەداخەوەوان زانیویانە کاری بۆ بکەن و وەریگێڕن و وانێکی کەن و با ئێمە پێویستمان بە زانستی دەرەوەشەیە بەڵام دڵنیاتان دەکەینەوە چارەسەری دارستانی زیاتر بە خۆمان دەکرێت و هەوڵیش بە تاک ناکرێت هەر ئەو ڕێکخراوە ژینگەیانە دەگەڵ حکوومەت بەیەکەوە هەردووچیان دەبێت ئاوڕی بێدەنەوە ئامراز و کەرەستەی دەوڵەت و هێزی هەرەوەزی خەڵک بەیەکەوە دەتوانن چارەسەری ئەو قەیرانەی بن کە ئێمە تووشی بووین بە تاک ناکرێ بەڵام تاوەکو شتەکە لەوەی خراپتر نەبووە بۆ چون ئەو دارستانە ئەگەر بە یەکجاری کەچەڵە بوو هیچی لێ نەما ئەو وەختی هەزار هاوار بە پولێکیە چونگاتی هیچی لێشی نابێ بەڵام تۆ ئەو ڕۆڕوەکی پەرستارت ماوە گۆژیت ماوە کە خۆڕاگرتر بووە لە بەڕووی هەر ئەو دەتوانی بەستێنیت بۆ ساسکاتەوە لە سێبەرەکەی بینێژە بەڕوێکی بەڵام ئاوانە بەرەڵای مەکە بێنە قۆرغیکە قەدەغەیکە دەورەی پەرژینکە قەیدێناکە بەجێ ئەوەی کە چەند ساڵە ئەو هەوڵە ژینگە پارێزەی بوون لەکوێ بەڕوێکشین بوو ئێجا ئەو هەموو 2 هیکتارەکە باسی دەکرێت وا معنای ئەوەیە کارەکان بنەڕەتی نەبوون زانستیانە نەبوون لەبەر ئەوەی ئەمە ئەوڕۆ بەسەر ئەو قەیرانەی داکەوتوین با زانستیانە هەوڵی بۆ بدەین کاری بۆ بکەین تاوەکو ڕۆژێک لە ڕۆژان بەسەر کاولکاری زۆر لەوەی خراپتردا نەچین تاکتاکی ئەو گژوجیایی کە لەو لێ ڕەوار و دارستانانەیە هەرە هەمووی کاریگەری خۆی هەیە باچی تر بە نەریتی زیانگەێن نەیفەوتێنین ئێوە چاو لێکەن تەماشا دەکەی هەر سەبارەت بە کەش و هەوا بە ئاو دیوتە کەسێک کە سەری تاسا هەردوو دڵۆپە باران لە ئەوا بە باری بێرەیدا دێتە خوار و دێتە سەر لوتی و دێتەوە سەرزەوی بەڵام کەسێک کە سەری پڕە قژەکانی پڕن 15 خولەکانیش لێی دەباری ئێستا کەینە دڵۆپێک نەیاتە خوارێ ئەوە چه هۆکارە قژەکانی ڕایان گرتووە دەی تۆ وەختێکی کەوت دەفەوتێنی دەفەوتێنی بە عیساب چەقالە بزنە دەفەوتێنی تاڵی تۆزت نێشت کەرکۆڵت نێشت گەنەمەت نێشت نازانم جاجار و لە وەرگەکانت فەوتاندن هەمووتکەدا ڕەقەن و چەقەن ئەو ئاوە یەکسەر لێ دەنیشێ ئاویش ڕناگری ئەمبارە ژێرزەویەکانت زنە و سەرچاوەکانت بە چ پڕوە بن ئەگەر تۆ ڕوەچێکت نەبێ ببێتە بەربەست و ئاوەکەی ڕاگری ئاخەوەخۆ من ناڵم ئەوە زانست دەڵێ کاکە گیان لەو شوێنانەی کە پڕ لە جیا و ڕوەکی چێوی و ئاڵەفین ئەو شوێنانە دەتوانن بە 7 خولەکان 1 لیتر ئاو پاشەکەوتکەن لە ئەمبارەکاندا
بە حەوت خولەکان لە حاڵێکدا ئەو شوێنانەی چێڵگەن و دەستیان تێوەردەدرێ دەبێتە چل خولەک بەڵام ئەو شوێنانەی کە هەر بوونە بە یەکجاری فەوتاون ئەو شوێنانە 4 سەعاتی پێوە دەچی تاوەکو 1 لیتر ئاو پاشەکەوت ببێ لەژێر ئاو. مەعنای ئەوەیە لێرەدا ئێمە دەبێ بیر لەوەی بکەینەوە فەوتانی جیاجار و لە وەرگە و دارستانەکان تەنیا فەوتانی سروشتەکە نییە، فەوتانی ئاوەکەیە، گۆڕانی کەش و هەواکەیە. هەرچەند بەشێک دیارە بە پێی زانست هێندێک لە ڕوەکان خۆیان لەگەڵ سروش دەگونجێنن بەڵام تا کەنجێ وەختێکی تۆ هیچت نێش معنای ئەوەیە ناتوانی بەرگری لەو شتەی بکای. من لەوە زیاتر سەر و نایشێنم، شتم زۆر پێ باسی بکەم بەڵام پێم خۆشە دەرفەت بۆ ئێوەی ئازیز بخڵقێ ئەگەر کەسێک پرسیاری هەبێ من لە خزمەتدام هیوادارم سرم نەهێشاند بن و هیوای بەختەوەری و سەرسەلامەتی بۆ هەموو لایەکی.